خۆشەویستان لە تەوەرەی سێمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکەکەین کە چەند ڕۆژێکە بەشێک لە خەڵکی پێوەی سەرقاڵ و بۆتە ئەوەی کە بەڕاستی خەڵکێکی دیکەی زۆریش تێڕاماون قسەیان هەیە پرسیاریان هەیە لەسەری دوایی لە ناوچوونی ڕژێمەکەی ئەسەد لە هەشتی کانونی یەکەم بێگومان لە هەر وڵاتێک شەڕ و شۆڕە بێ و نیزامی وڵات بکەوێت پارەی ئەو وڵاتە ئەوی کە هەیەشە دائەبەزێ تا ئیستیقرارێک وەرەگرێتەوە یان تا دراوەکەی ئەگۆڕێ بەڵام ئەوی بینیمان لە سووریایە لە دەرەوەی سووریا پێچەوانە بووە پێش ئەوەی بەشارە سەد بکەوێ 1 ملیۆن لیری تورکی لە هەرێمی کوردستان لە 400,000 مامەڵی پێوەکراوە ئەو ڕۆژەی بەشارە سەدەکەوێ سەرەکەوێ قۆناغ هەتا وای لەم 1-2 ڕۆژەی ڕابردووە 1 ملیۆن لیری تورکی لە ئەوە سووری لە سلێمانی 750,000 معاملەی پێواکرا بەڵام دیسانەوە دابەزیەوە ئێمە لەسەر بەرزبوونەوەی بەهای لیرەی سووری بەرامبەر بە دیناری عراقیەوەم بابەتی لە بازاری دراوی هەولێر و سلێمانیا هەیە میوانداری زۆر بەڕێز ئیسماعیل محەممەد شارەزای ئاڵوگۆڕی دراوەکانمان کردووە کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە کاک ئیسماعیل بەخێر بێت هەر بەڕاست وەک لە پێشەکەکە شاوتم هەر وڵاتێک شەڕ و شۆڕی تیابێ گرفتی هەبێ نیزامەکەی بکەوێ لانی کەم پارەکەی ئەگەر داژ نەبەزێ لە ئاسی خۆیان ئەوەستەیە وەنیە بەڵام ئەمەی سووریا بینیمان لە دەرەوەی سووریا تەمان لە ناو سووریانە لە دەرەوەی سووریا بینیمان پارەکەی بەرز بۆ پرسیارەکە لەوەیە ئایا بە فعلی بە ستانداردە ئابووری و جیهانەکانە بەرز بۆ یان نە دەستێکی فەیک ئەم بابەتەی بەرز کردەوە بۆ بابەتێکی شخصی بە ناوی خۆی گەورەی میهرەبان سوپاس بۆ بەڕێزشتان لە ڕاستیە بۆ پرسیاری یەکەمە ئەوەی کە لە هەر وڵاتێکە لە دوای شەڕ و شۆڕ و ئەوەی کە نیزامێک بکەوێ پارەکەی بەرەوەدا ڕمان دێت بەڕاستی وایە چونکی هەموو ئەو ئیداریی کە هەیە لە حکوومەتە هەمووی هەڵەوەشێتەوە دوجار فەوزایەکی پێوە دیارە پێم وایە ئەمەی پرسیاری دووەمیشت بۆ بازاڕەکان ئایا خەڵکی بە گوێرەی عیلم و زانستی بوو کەوا بەهای لیرەی سووریان بەرز کردەوە یا تەنها فەوزایەک و شوێنکەوتونێکی فەوزەوی بوو بۆ پرسیاری یەکەم جارێتر بگەڕێنەوە خەڵکی دەیویست تەجروبەی عێراق نەقڵ کات کاتێکە نیزامی عێراقی ئەو کاتەی خۆمان کەوت لە دوایەوە بەهای دینارەکەی بۆ $100 تاوەکو 340,000 دینار هات لە دواییە جارێکتر بەرز بۆ چووەوە 1,500 دینار دوایی کە گۆڕایش پارەکە لە نزیکەی 150,000 دینار بۆ هەر پارەیەکی چاپی نوێ گۆڕا خەڵکی ئەمەی لە زیهنا بوو بۆ سووریا بەڵام ئەمەی سووریا بەڕاستی تۆ ئەگەر سیرکەیت ئەمەی سووریا جیایە سووریا هەم سووریا هەم لوبنان هەم تورکیا هەم ئێران ئەمانە کە ئاشناییەکیان نییە لەگەڵ ئەمریکیەکان و لەگەڵ نیزامی ئەمریکیەکانە پێک نەهاتوون ئەمانە هەمویان عملەکانیان بە یەکەوە ئەگەر سەیری 2 ساڵی ڕابردوو بکەین یا سەیری چەند ساڵێکی پێش ئێستا بکەین ئەمانە هەمویان بە یەکەوە عملەکانیان تووشی داڕمان دێت یعنی یەک بە دوای یەک ڕۆژ بە دوای ڕۆژ تووشی داڕمان دێت ئەگەر لیرەی لوبنانی بێنینەوە بە نمونە ئێستا لە بۆستەی لوبنانە 9 ملیۆن لیرە بە $100 لە کاتێکا 150 لیرە بە گەڵایەک بوو بە $100 بوو ئەمەی کە هەبوو لە بازاری ئێمە پێمان وابوو ئەمە فەوزاییەک بوو نەکەی نوزانستی ڕۆژێک پێش ڕوخانی ڕژێمی بەشارە سەد ملیۆنی لیرە بە 100,000 بوو گەیانیانە 150,000 200,000 300,000 بەو سەریعێ ئایا خواستەکە خواستێکی ئەوە بوو لە سووریاش ئاوا بەرز بوو نەخێر خواستەکە ئەتوانین بڵین ئەوانەی لە خلالی 10 ساڵ بابگەڕێنەوە بۆ 10 ساڵ 12 ساڵ پێش ئێستا حکوومەتی سووری بەخۆی ئەو حەساری کە لەسەری بووە نەوتێکی کەمیە نەیتوانیەوە بیفرۆشێ و هەناردەکردنیشی بۆ دەرەوەی وڵات بەهۆی ئەوەی کە شاری حەلەب شارێکی اقتصادی و بەقووەت بوو لێ قەومە نەیتوانی هەناردەکردن بنێرێ کەواتە بۆ بەدەستهێنانی ئەتوانین بڵین $0 پەنای بر بۆ چاپی زیاتری دراوەکەی چاپی زیاتری دراوەکەی ئەتوانین بڵین بای دەیان ملیار دۆلار
لەم چاپەی ناردە دەرەوەی وڵاتی تورکیا، عێراق، ئێران، ئەفغانستان، ئیمارات، تەواوی ئەو وڵاتانەی کە دراوسێن لەگەڵ سووریا. بەمە دۆلارێکی زۆری ڕاکێشە. ئەتوانم بڵێم نیزامی پێشووی سووریا چەند ساڵێک ئابەمە بۆیە ژیاوە. بۆیە ئەمەندەی پارە ناردووەتە دەرەوە قەبارەکەی زیاد لە حەدا، بۆیە ئەوەندە بە سەریعیش ئەو پارەی بەرامبەر بە دراوەکانی تر خاص ئەگەربی لەگەڵ دراوی ئەمریکی و دۆلاری ئەمریکی بەراوردی بکەین سەریعتر دابەزی، زیاد لە حەد سەریع دابەزی. تاوای لێ هاتووە ئەم دراوە بە ڕێژەیەکی زۆر کەوتە دەست هاوڵاتیانەوە. ئەگەر نمونە بێنینەوە لە هەرێمی کوردستان با بێنینە وڵاتانی ترنە، من ئاگادار بووم خەڵکانێکی زۆر لە بازارەکانی بۆسا ئەو کات خەڵکی بازرگانی شەی کڕی کە هات ملیۆنە لیرە بە 3 ملیۆن دیناری سویسری، ئەم تەبعی چاپی نوێی عێراقیە بوو، خەڵکی زۆری کڕی دای ئەنا ئەیو من بایی 20,000 دلار دانێم هەر فڕێ دەدەم بڕواتە بێ من کەس ئەناسم بای 7 دەفتەر دۆلاری کڕی و 7 گەڵای بۆ کردووە. ئێستەش ماوێتی ئەم دینار ئەم لیرە زۆرە بە ڕێژەیەکی زۆر کەوتە ناو بازارەکان. دوجار خەڵکێکی تر ملیۆنی لیرە لە 700,000 400,000 500,000 تا 200,000 خەڵکی بەعام ئەوەی کڕیبێتی لە خلالی ئەم 10 ساڵە بەس جێماوە، سوودی لێ نەبینیوە. مایەکەی ئەگەر 10,000 دلار بوو بێ هاتووە بۆ 5 گەڵا، هاتووە بۆ 200 دلار بەوە. ئەمە زۆرە، ئەمە ئەتوانین بڵین خەڵکانێکی زۆر هەی بووە خەڵکانێک کە بازارەکانیش کەم بوون، بازارەکانی بۆسە ئەمە خەڵکانی ئەم هەلەیان خواستوەتەوە تەڵەبیان کردووە. ئەگەر بە نمونە بێنینەوە فەوزایەکە لە چیەوە دەرەکەوێت، منێک ئەگەر ساحێبی لیرێکی سووریم هەبوو بێ بای 20 دەفتەر دۆلار بوو بێ بە نمونە بێنینەوە، تەڵەبم کردووە لە بازار بە 150,000 ئەوێت، کردم بە سعر بۆ بازار. ئەگەر بەڕێزیشت پێم بفرۆشی دەمەوێت لەو لاوە 150 کرد بە سعر لە بەرۆ من بای 200,000 دلار لەو لیرەم هەیە، تەڵەبەکەمەوەی کەم بە 200,000 سعرم بۆ دانا چونکی خۆم هەمە ئەیکەم بە 300. وایان کرد ئەمانەی کە ساحێبی ئەو لیرن گەیانیانە 700,000 دینار، 700,000 دینار لەوە زیاتر بۆیان نەچوو لە کاتێکە شرۆفەکاران، کەناڵەکان و ئەوە میدیاکاران هەمویان لەسەر خەت بوون و خەڵکی پسپۆریشان بانگە کرد کە لێدوان بدا. ئێمە لە بازارەکانی بۆسا هاوارمان لە خەڵک کرد نزیکی مەکەونەوە. ئەمە لە ڕووی علمی و زانستیەوە هیچ بنەمایەکی نییە، تەنها فەوزایەکە. وریابن مایەکانتان با نەفەوتێت. بەداخەوە ئەوەی کە هەی بوو فرۆشتی، دوجار ئەوەیشی کە هەی بوو کڕیبێتی بدی دینارەکەی یەناوە کڕیبێتی. کەسێ بای 5,000 دلاری کڕی بێ ئەگەر بە مامۆستایەک بێ یا بازرگانێکی بچووک بێ یا کەسێک بێت لە بازارەکانی ئۆتۆمبیل ئیشی کردبێ، ئەگەر لە مانجێکە 4-5 گەڵای دەستکەوت بێ 500 دلاری دەستکەوت بێت بێ بای 5-6,000 دلار لەمەی کڕی بێت، دوجار ئەگەر لە 700 کڕی بێتی بەلای کەمەوە ئێستا لە 175 پارەکەی لە دەستداوە. یعنی لە 10,000 دلار 75 وەرەقەی ڕۆییوە، هەروە بە هەوای و لە خلالی 2 ڕۆژە بەبێ هیچ بنەمایەکی علمی و زانستی پەلاماری بازارەکانی بۆ سەدەن. بەڕاستی هاوڵاتیان لەما خۆیان تاوانبارن، چونکی ئەگەر نمونەی تومەنی ئێرانی بێنینەوە، تومەنی ئێرانی کە بەرز بووەوە خەڵکی هەر پەلاماری ئەدا، یعنی ئەبینیت ئەبوو بە 2 ملیۆنیان ویتر نایەتەوە ناچێتە سەروتر، ئەبوو بە 3 ملیۆن کاکە مەکڕن ئیشی ئێوە نیە، ئێستاوە 7 ملیۆن و نیویشە و دوجار هاوڵاتیان ئەتوانین بڵین خەتای خۆیانی تێش. باشە کاک ئیسماعیل، ئەوەی کە لە ئێستادا لەم بەرزبوونەوە و نزمبوونەوە یا زەرەری کردووە کێن، یاخود ئەوانەی کە مامەڵەیان پێ ئەکرد لەم 1-2 ڕۆژەیە کە نرخی لیرە بەو شێوازە بەرزبوونەوەی بەخۆی بین و ئێستش کاڵی دابەزیوە، هەوڵاتیانی ئاسایی بوونیانەوە کەسانە بوون کە پیشەی خۆیانە بازرگانی بەم جۆرە دراوانەوەکە. ئەم جارەیان ئەم پارەی کە زەرەر و خێری کردووە لە دەستی من بۆ دەستی مامۆستادانە تەبادولی کردووە، نەچووەتە دەرەوەی هەرێمی کوردستان، بەڵام لە پێشووترە ئەم پارەی هاوڵاتیانی ئێمە ئەگەر لیرەمان پێکڕی بێ، زێرمان فرۆشت بێت، دیناری عێراقیمان پێ بێت، دۆلاری ئەمریکیمان پێ بوو بێ، پارەکە بۆ حکومەتی سووریا چووە. کارەسات لەمە بووە. ئەم جاریش هەم کارەساتە ئەوەی کە کڕیوێتی بەڕاستی زەرەری کردووە بازرگانانی بازاری بۆسە. ئەوەندەی من ئاگادار بوو بم، خەڵکم دواندووە لە 102 ئیشیان نەکردووە بەم پارێ.
لە بەرزبوونەوەکەش و لە دابەزینەوەکەش تام دقیق قسە لەگەڵ بەڕێز دەکەم ئەکرێ لە 123 ئاوا تاکە تاکێکیشی تیاکردێ ئەوەی کە هەبووە خەڵکان بووە خەڵکی دەرەوە بووە ئەتوانین بڵێن با نمونەیەک بێنینەوە موظفێ بووە خلالی 2 ساڵ بەم بێ مەعاشەی کە هەبووە بەم اقتصادی کە هەبووە ئەگەر 5,000 دلاری کۆکرد بێتەوە هاتووە لە بای با 30,000 دلار بکڕم کوورە ئیسفادەیەکی لە یەکەمەوە کۆی کە خۆی هاتبێتە بازار بەبێ هیچ بنەمایەکی ئەوە دوجار زەرەرەکەی کردووە بەڵێ ئەو بازرگانەی کە جێما بوو پێشتر ئەو هاوڵاتی کە جێما بوو پێشتر لیرەی سووری کڕیوە لە 500,000 و 600 و 700 ئەو نەجاتی بوو ئەی کێ تێوەگلا من و مامۆسادانە و فلان تێوەگلاوین و لیرە سووریەکە بە ئێمەیە و ئەو لەو زەرەر و زیانەی کە پێی گەی نەجاتی بوو دوجار ئەوەی کە زەرەر و زیانی کردووە ئێستا هاوڵاتی دەکاک ئیسماعیل قسەیەکی هەڵە فەقیر ڕۆژانە زەرەری ئەوەکە کە پارەی نییە یعنی بویە زۆر جارە وترێ فەقیر هیچی نابێ بە هیچ دەست نابا بۆ بابەتێک کە وەکو بڵێ مجازەفەی تیابێ یعنی حەزەک ئاڵم 50 وەرەقەیەم هەیە با بچم 30 وەرەقەی بەم لیرێ بشکوم ئەم 30 وەرەقەیە بکەم بە 60 و وردە و دە زیادی کەم یعنی ئەم تێگەیشتنی خەڵک بۆ اقتصاد بۆ کەسابەت بۆ پارە کۆکردنەوە بۆ پارە پەیداکردن ڕاستە یا غەڵەتە هەڵەیە تۆ گەر بتەوێ بە چەند هەنگاوێک دەمەتر ببڕیت ئەگەر بتەوێت بە یەک هەنگاوم دەمەترە ببڕیت ئەمەلی لە 105 هەیە ئەمەلی لە 195 تۆ ئەمەلی کەوتنت هەیە لەبەرەوە کە تۆ داغڵی ناو مجازەفەیەکە بی لە معاملەیەەکە دایمەن ئەو مجازەفانە ئەبێت لە 190 ئەمەلی کەوتندانەی بۆ خۆت لە 110 ئەمەلی براوە بی جاویش بەڕاستی کارێکی خراپە بۆ هاوڵاتیان خەڵکی عاقڵشتیانە خەڵکی عاقڵ چۆن شتی واکە اینجا دوجار تۆ ئەمە ئەگەڕێتەوە بۆ قەناعەت ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕزقەی کە خوا بۆ منی تۆی داناوە وفي السماء رزقكم وما توعدون خوا فەرمێ لە ئاسمان ئێوەمان تەوزیع کردووە یعنی ناکرێت کرێکارێک وەک بازرگانێ بیرکاتەوە بازرگانێکی بچووک وەک بازرگانێکی گەورە بۆ ئەو گەیوە بۆ داهاتە دنیاییە من بۆ پێی نەگەیوم ئەینا ئێمە لە بازارەکانی بۆسا خۆ زۆر جار ئەوە قیاس نییە کە ئەم پارەی پێ نییە بۆیە دەوڵەمەند نەبووە و ئەو پارەی پێ بۆ دەوڵەمەند بووە ئەی خۆ دەیان و سەدان بازرگان لە بازارەکانی بۆسا لە خلالی ئەم چەند ساڵە دەیان ملیۆن دۆلاریان پێ بووە ئێستا ئەتوانم بڵێم کرێکاریشیان پێ ناکرێت یعنی ئینسانە بێ بە بەشی خۆی ڕازی بێ مجازەفە نەکات هەوڵاتیانی ئێمە زۆر جار دوای فەوزا ئەکەون دوای فەوزا بەداخەوە بەرنمەیەکی وەکو بەڕێزی ئێوە ئێستا کەناڵێک و تەلەڤیزیۆن و زۆرێ لە شرۆفەکاران و زۆرێ لە پەیجەکان و لە کەناڵەکانی تر هەموو لە هەوڵ ڕۆژەوە هاوار دەکەین خۆتان لە لیرەی سووری مەدەن لە 700,000 بۆ 500,000 ئەم دقیق قسە لەگەڵ بەڕێز دەکەم سەیری بۆ سەی بازارەکانم کردووە نزیکەی 250,000 بە دڵنیاییەوە دایشە بەزێ بۆ ئەو سیارەی کە حکومەتی سووری دوێنێ بڕیاری لەسەر داوە ملیۆنێ لیرەی سووری بە ملیۆنێک و 250,000 لیرەی سووری بە 100 دلار کەواتە 80 دلارەکەوێت نزیکەی 120,000 ئەمە زۆر ئەوان سیارەکە دانێن نەک بازاری بۆسەی ئێمە دوجار ئەو خەڵکەی کە ئەم پارەی هەیە ئەمەش پرسیارەکەیە ئەم خەڵکە چی ئەەکەم ئەوەی نەسەرەوە دوای لە گۆڕینەکەی ئەوەی دراوی عراقیشە دێنە سەر بابەتە لە خزمەتە باشە لە ئێستاە لەوانەیە خەڵک سەری لە شەوابێت و زەرێکی زۆریان کردوێ هەنێک باشە چ کاتێک پێویستە هاوڵاتیان ڕیسکێک بە پارەکانەوە بکەن یاخود دراوێکی وڵاتێکی دیکە بکڕن ئەگە کەسێکی ئاسایی بێوێت قازانجێک بکات پێویستە لە چ کاتێکدا تۆ پەنابەری بۆ کردنی دراوی وڵاتێکی دیکە ئەزانی چۆنە ئێستا بۆ دیناری عراقی بە قووەتە تۆ پەنابەرە بۆ دیناری عراقی ناترسی بۆ ئێمە پشگیری دیناری عراقیەکەین حکومەتی عراقی لە 1995 داهاتی ئەم وڵاتە نەوتیش یەکێکە لەو کانزایانەی سریعترین کات ئەبێ بە پارە و دەوڵەت ئەو پارەیەتە دەست ئەتوانین بڵین لە خلالی 5-6 ڕۆژێکە ئەتوانێ هەرەوەندە نەقلی ناو جێگەی بۆسەی بکات دێتە دەستی ڕۆژانە 300 ملیۆن دلار پشتەستورە پێی ئەوسا بەهاکەی ڕاگرتووە ئەکرێت یعنی خەڵکی ئێمە ئێستا ماوەیەکی تر ئەمە ڕوو لە لیرەی لوبنانی بکات لیرەی لوبنانی
ئێستا پێشووتر 150 لیرە بەگەڵایە بوو، ئێستا 9 ملیۆن بەگەڵایە بێ، یا لیرەی تورکی 200 لیرەی تورکی بەگەڵایە بوو بە ئێستا 3500 یا تومەنی ئێرانی. یعنی ئەکرێ ئەمانە ڕووباتەوە چواردەوری ئێمە، گۆڕانکاری لە دەسەڵات و حکوومەتەکانە ڕووبا. یعنی خەڵکی ئێمە بابە دوور بن لەمانە، خەڵکی ئێمە نزیک نەبن لەمانە، ئەکرێ ئەمانە دووبارە بنەوە. یعنی خەڵک ئەگەر ئەیەبێت پارەیەکی دەستکەوێت ئەبێ تەدریجیان هەنگاو بنێت، ئەبێ بە تەدریجی وەکوتم نابێت بە هەنگاوێ بێوێت دە هەنگاو ببڕێت. تۆ چەندێ ڕەسمالەکەتە چەندێکت پێ وردە وردە. خۆ زۆرێ لەوانەی کە لە دنیا دەوڵەمەند بوون کەسانێک یا لە باو باپیرانەوە سەروەت و سامانێکی زۆریان بۆ بەجێ ماوە، یا کەسانێک بوون خاڵی دووەم هەنگاوەکانیان تەدریجی ناوە. دکتۆرێک کە ئێستا تەمەنێکی کردو و ساحێبی دەیان فێرلایە با بڵێن یا چەنەها ناڕەحەتی بینیوە دوایی لەوەی کە بەبێ دامەزراندن لە جێیەکە بە پارەیەکی کەم زۆر کات لەوە چێ پارەی نەقلی ڕێگاکەیشی پێنەوە بێ دوجار بەرهەمەکەی بینیوەتەوە. ئەکرێ هاوڵاتیان تەدریجیان هەنگاو بنێن بۆی بگەن بەو هەدەفەی کەیانەوێ. بەڵام هەموو کەسێ لە دنیا بەڕاستیە بە هەدەفێکی لە مێشک بێ، ئیتر لە پیشەکەی خۆیان دوجار ئەگا بە هەدەفەکەی خۆی ومێ دەکەین. من لەم وەڵامی تۆ تێگەیشتم ئەگەر هەریەکی لەوێ بچێتە ناو دراوەکان و باشتر وایە لە بینی دۆلار و دینارە ئیشکا باشترە کە عمری وڵاتەکەی خۆمانە نەک شوێنی تر وایە. بەتاکید پرسیارەکەی ئەوەی کە ئێستا خەڵک لیری سووری لایە وەکەوتم باسیەکەین. کاکی ئیسماعیل هەمومان بیرمانە کاتێک ڕژێمی سەدام ڕووخا پاری بریمەری چاپ کرا ئەوەی گۆڕایەوە تەنها ئەو پارەیە بوو کە لە ناو عێراقا بوو، ئەو پارەی لە دەرەوەی عێراق بوو مەگەر خەڵکێک بیهێنایەتەوە ژنە هەمووی وەزام تیاسویانی نەگۆڕایەوە. ئەمە پێچێت دووبارە بێتەوە بۆ سووریا ئەم لیرەی لێرە هەیە تەمە خۆ دەزانی بەشێکی ڕسمی بە شارەسەری پێوەیە ئێم حکوومەتە هەرەی گۆڕێن لیرەیە ئەم دراوە ئەگۆڕدرێ جۆرەکەی شیلوانێ سفر و زیاد و کەمیشی بکە. ئایا ئەو پارە زۆرەی لێرەیە ینی چارەنووسی چی ئەمانیش ئەگۆڕدرێن یا و کاتە بەس پارەکەی ناوخۆی خۆیان ئەگۆڕنەوە؟ من پێم وایە کارەساتەکە ئەو کات ڕۆدات کە ئێستا بەڕێزت باسیەکەی تا ئێستا کارەساتی ئەو بۆسانە ئەو ئەملانە ڕووی نەداوە، خاص ئەگەر قسەکەی لەسەر لیرەی سووری. حکوومەتی عێراقی کاتێک کە تەماشای کرد لە 190 ئەو پارە سووریەی سویسریی لە دەرەوەی وڵاتە لە ئێران و قەتەر و ئیماراتوانەیە بە بڕیارێک ڕەفسی کرد. ئێستش لە بازاڕەکانە ئەو پارە کەوتووە، یعنی هیچ بەهایەکی ئەو تۆی نییە. ئەگەر کەسێ بیکڕێ مەگەر ئەوەندە پارەکەی کەمە بۆ جوانی بیکڕێ و داینێ. کارە ساتەکە لێرەیە حکوومەتی سووری بایی 10 ملیارد دۆلار لەم پارەی چاپ کردووە لە دەرەوەی وڵاتی خۆیەتی. پسپۆڕان و شارەزایانی سووریا دۆلاری پێڕاکێشە ڕایشی کێشاوە. ئەم پارەیە بە کەپسی هاتووە دەسی نەبینیوە بۆ هەم وڵاتەکان. هەر لە بانکی سووری کە دەرچووە کەوتۆتە بازاڕەکە هەر نەکەوتۆتە بازاری ناو سووریا بۆ دەرەوە نەقلیان کردووە. ئەم پارەیە بایی 100 ملیارد دۆلار 10 ملیارد دۆلار بێ ڕێژەیەکی زۆرە. لە هەمان کاتیشە ئەم پارەیە جارێکی تر لە چاپی نوێی دراوی سووریا ئەگەر هەر ناوی لیرەیش بێت یا ناوێکی تری هەبێ حکوومەت و ئەو کات بانکی مرکزی سووری پسپۆڕانی ئەو وڵاتە ئامادە نین بای 10 ملیارد دۆلار لەم پارە چاپە وەرگرنەوە. من پێم وایە ئەو کاتە ئەگەر وەریشی گرنەوە ڕەفسیشی نەکەن چونکی ناتوان ڕەفسی بکەن لەوە چێ لە ناو خۆش هەیە چونکی زەرەرەکە خۆیان نەگرێتەوە بە دووری مەزانە خلالی 6 ڕۆژێ دابنێت بۆ هاوڵاتیانی خۆیان حدودەکان ببەستێت چونکی بێ شارەزا بن دوجار ئەو پارە بەو زەبە لە حێ وەرگرنەوە کوردواتنی حکومت ئەوەندەی تر وێرانە بێ ئەوەندەی ئەبێ ئەوەندەی ئەوە پارە چاپکات ئەوەندەی تر پارە بەقەدەرەوە هەر پارەیەکی نوێی هەبێ ئەوەندەی تر ئەکەوێت. پسپۆڕانی سووری و شارەزایان لەو ئیشە ئەزان ئەوە چی کارە ساتێکی بە دواوەیە. دوجار لە 6 ڕۆژێکا داینا هاوڵاتیان خۆیان ئەچنە بانکەکانی خۆیان و تەسلیمیەکەن. ئەی ئەو پارەی لە دەرەوەی وڵاتە قەبارەی ئەو پارە کاگدانا ئەگەر سەیری بکەی یعنی بایی 10,000 دۆلار بێ بەلای کەمەوە قەبارەیەکی زۆر گەورەی هەیە. ئەی ئەگەر بایی ملیۆنێ دۆلار بێ بەخۆ گڵابەیەکی لێ پڕەکەی ئایا ئەمانە لە حدودەکانەوە چۆنە چەند بەو دیوە دوجار پەکیانەکەوێت. ئەم پارە زەرەرە گەورەکە ئالەویایە
خەڵکی ئیتر بە تەمای نابن لەبەرەوە خەڵکی ئێمە بە دووری مەزانە ئێستا ئەمە یەکێتر لە خاڵەکانە لە سووریاوە ئەم پارە بێ بە ڕێژەیەکی تر اینجا ئەم پارەیە یعنی خاڵێکی تری ئەوەیە تۆ لایلۆنی کەپسە خەڵکی پەلاماریەوەی داوە لایلۆنی کەپس بە 250,000 بێ لایلۆن بە 200,000 2000 یەکەی بەکەمتە سەیری ئەم سیارانە بۆیان دانەوە خەڵکی باشە لایلۆن چییە؟ باشە ناوی ئەم لایلۆنە کێڵێ ئەم پارەیە فەیک نییە مزەوەر نییە تەزویر نییە تۆی هاوڵاتی چوو زانی تا توی علاگەی هەر سەیری ئەم دوور کردووە و کڕیوتە ئەکرێ ئەم پارەی زۆر بە ئاسانی تەزویر کرێت باشە ئێت زۆری بێت لەبەر ئەوە ئەمە هەمووی کارەساتە بۆ دواییەکەی هاوڵاتیانی ئێمە خۆیانی لێ نەدەن حکوومەتی سووری دوو ڕێگەی لە بەردەسە بانکی مرکزی و لە جێیەکی تریش باسم کرد خراپ بۆ خراپتر دوو ڕێگەی لە بەردەستە خراپتر بۆ خراپتر ئەبێ هەنگاوێکیشان بێت باشە جابا ئەوە بۆ ڕوونکەمەوە خراپ بۆ خراپتر ئەبێ هەنگاویشی بۆ بنێ ئەبێ کیشیان هەڵبژێرێ هەموو هاوڵاتیە معاشەکەی بۆ کردووە بە چوارەوەندە باشە بووە بە چوارەوەندە ئەگەر هاتوو ئەم پارەی لە بەردەست بێ ئێستا حکوومەتی عێراقی حکوومەتی سووری ئەو لیرە سووری ئێستا لە بەردەست بێ بەو ڕێژەیە ئەگەر من مۆزەفێکی حکوومەتی سووری بم ملیۆنێکم وەرگرت بێ ئێستا بۆ مەکا بە 5 ملیۆن ئەوەندەی تر لیرەی سووری لە بازاڕا زۆر بوو خراپترینەکە چییە؟ ئەگەر هاتوو بانکەکانیان تاڵان کرابێ لەم چەند ڕۆژە و لیرەی سووری نەبوو بێت پەنا بۆ چاپێکی ترە باتەوە دیسان ئەوەندەی تر چاپکە یعنی ئەوەندە لە بازارە ئەوەندەی تری چاپەکاتەوەی دەیدا بەین هەنی بەڕاستی من پێم وایە بەم زوانە لیرەی سووری ناکەوێتەوە پێی خۆی و لە بازاری بۆسەی سووریایشا تووشی داڕمانە ئێمە هیوادارین بۆ ناوخۆ سووریا زوو بکرێتەوە سەر پێی خۆی باشە من ئەمە گەر بکەمە کۆتا پرسیار ئەو خەڵکی کە ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستان لیرەی سووری هەیە چی بکە خۆی لێ ڕزگار بکات یان هەردای بنێت لە ماڵەوە وڵای ئەمە وتمان ئەوە باسی کارەساتەکانمان کرد ئەمە پارەیەک نییە دای بنیت ئەم پارەیە دوجار زەرت لێدا بەداخەوەی سەلەوە چێ خەڵکانێکە ئەم پارەیان پێ بێت ئەم قسانەی منیان بەدڵ نەبوو بێت بەڵام ئێمە بێ ڕازگۆیانە قسە بکەین ئێمە چونکی ئەوەی کە بەباشی ئەزانین و ئەوەی کە لە نیەتمانایە بە نیەتێکی پاک بێ هیچ غەش و خیانەتێک ئەوەی کە ئێمە هەستمان پێکرد بێت و تومانە و من کە ئێستا لێرە قسەکەم تەواوی شرۆفەکارانی تریش کە ئەم چەند ڕۆژە ئاگام لێ بۆ قسەیان کردووە هەمووی پشگیری هاوڵاتیانیان کردووە کە نەچن بەلای لیرەی سووریا دوجار ئەگەر من خۆم ئەو ڕێگایم هەڵبژاردووە کە هاوڵاتیەک و لیرەکەم پێ بوو زەرەرم کرد ئەو باڵی بەملی خۆیەتی دوجار وەک وتمان خەڵک چی لێ بکات ئەبێ خۆی لێ نەجات بە خۆ لێ نەجات بوونەکەیش ئێسام لیرە بەخوا بۆ سووریا ناچێتەوە چونکی لەوێ هەرزانترە وڵاتێکی تریش نایکڕێت کەواتە هەر لە ناوخوا ئەمێنێتەوە ئەوەی کە زەرەری کرد بوو پێشتر ئێستا مایەکەی دەستکەوتوتەوە ئەوەی کە لەو داڵخە و زەرەرا نەبووە ئێستا تووشی داڵخە و دڵە ڕاوچێ و پارەکەیشی ڕۆی و زەرەری لێ کردووە تووشی خەفەت بووە بۆیە ئەڵێن ئێمە دایمە وتومانە ئەکرێ شتێکی تر ڕووبە ئەکرێت لیرەی لوبنانی هەمان حەدەس ڕووبە ئەکرێت لیرەی تورکی هەمان حەدەسی بێ ئەکرێت تومەنی ئێرانی بەرز و نزمەکانی بکات تۆی هاوڵاتی خۆتی لێمەدا بازرگانێک 100,000 دۆلاری پێیە بای 10,000 دۆلاری کڕیوە ئەمە مایەکەی کەم کایا زیاکە تووشی زیان نابێ وەکو هاوڵاتیەکی بەسیط کە وەکو وتم 2-3,000 دۆلاری بە 2 ساڵ ناوە بەیەکەوە دێدەیدا بە لیرەی سووری و پارەکەی ڕۆ زۆر بەڕێز ئیسماعیل محەممەد شارەزای ئاڵوگۆڕی دراو لە بازاڕی شاری سلێمانی سواز بۆی لە ستودیۆ لەگەڵمان ئامادەبووین خۆشەویستان بەو هیوایی کە هەموو لایەک بە دوور بن لە هەموو زەرەرێک زەرەری ئیمانی زەرەری مادی معنەوی تەندروستی تکایە واز لە لیرە و واز لە تمەن و لەوانە بێنن هەر کەسێک کوردتەنیەڵێ نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب هەر کەسە ئیشی خۆی بکات و ئەو واز لێ بێنن بۆ بازرگانانی دراو لە دۆلارەکەی سلێمانی و هەولێر